بەنسبەت ئەوەی کا من ئەوڕۆ هاتم لەگەڵ کە سوکارم لەگەڵ دایکەکانم بۆ ئەوەی موچەی شەهید وەربگرن ئەویش قەڵەباڵغی و ئیزدیحامێکی زۆرە بینم بەڕاستی ئەوە ئەبێتە هۆی ناڕەحەتی و ئەزیەتێکی زۆر بەتایبەت لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئەمەش ئەبێتەوەی زەحمەت بۆ بەتایبەت بۆ کەسابکاری و شەهیدان و وارسە بەتەمەنەکان زۆر جار ئەبینین حاڵەتی نەخوازا و ڕوەدا لە ئەنجامی ئەو قەڵەباڵغی و لە کاتی وەرگرتنی موچە بۆیە پێم وایە کە ئێستا سیستەمی هەژماری من یەکێکە لە سیستەمە هەرە جوان و نایەبەکان و مۆدێرنە کە ئێمە بتوانین لە ڕێگای ئەو سیستەمەوە ئاسانکاری بکەین لۆ وەرگرتنی موچەی خەڵکو و هەمومان ئیستیفادەی لێ ئەەکەین و دنیا ئەمڕۆ بە شێوەیەکی پێشکەوتوو ئەوە لەوانەیە لە ئێمە قبول نەکات کە بەو شێوە ئەبینین و ئەمە یەکێکە لە سیستەمە هەرە کۆنەکان و ڕێگایەکی کۆنا ئەمن پێم وایە هەژماری من ئەبێتە هۆی ئەوەی چارەسەری هەموو گرفتەکانمان بۆ بکات و هەژماری من یەکێکە لەو پرۆژانەکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا جێبەجێ کردووە هیوادارم ئەو قەڵەباڵغەی لێرە لە بانقەکان هەیە نەمینی هەموو کەس پێویستە هەژماری من بە زووترین کات چارەسەر بکە ئێستا من بابی خۆم هینایە لە بەو ڕەمەزانێ لە سبیانێەوە لێرەمە ئەوە سەعات 12 هێشتا هەر لە سڕینە هیچ دیار نییە ئەگەر هەژماری من بی یەکێک لەو سیستەمانە نێودەوڵەتیانە ئێمەش وەکو هەموو خەڵکانی تر بەرەو پێش بڕۆین. سیستەمی هەژماری من سیستەمێکی زۆر باشە کە بانقەکان هەم حکوومەت فایدێکی زۆر لێ دەبینێت بۆ ئەوەی کە قەڵەباڵغی لەناو بانقەکان نەمینێت مراجعەکانیش بە ئیسراحەت بتوانن موچەکەیان بە کاتێکی کەم و بە ئەوەی کە خێرا موچەکەیان وەربگرن ئێستا ئەو قەڵەباڵغی کە لە بانقەیە 190 کەمە بیتەوە. ئەو پرۆژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کاری لەسەر دەکا کە بە ناوی هەژماری من باشترین پرۆژەیە ئینشاڵڵا سەرکەوتوش دەبێت لەبەرەوەی ئەگەڵ پرۆژە جێبەجێ بیتن بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەم قەڵەباڵغەش ئێستاکە نامێنی لەسەر وەرگرتنی موچەی بە تایبەتی ئەوەی کە سوکاری شەهیدان و خانە نشینان و ئەوانە.